زیانەکانی پلاستیک. پلاستیک بە پلە یەکەم لەنەو دروست دەکرێت و پێکهاتێکی بەهێز و پتەوی هەیە. پێکدێت لە مادەی پلاستیکی بەچڕی زۆر یاخود کەم چەندی ساڵ دەخایەنێت تاشی دەبێتەوە. ئەمەش مەترسی زۆر دروست دەکات. خراپترینیان مەترسی پاشماوی پلاستیکیە بۆ سەرژینگە. بەکارهێنانی پلاستیک بەشێکی دانەبراوە لە ژیانی ڕۆژانەمان، وەک چۆن لە زۆربەی شتەکاندا بەکاردێت، لە کیسی خواردنەوە، بوتڵی ئاو، کیسی پاکەت و عەلاگە و شلەمەنیەکانی وەک شامپۆ و دەرمان و ڕۆنی ئۆتۆمبیل و چەندان شتی تر بەکاردەهێنرێت. پێداویستی پلاستیکی لێسادا لە هەموو فرۆشگاکان دەست دەکەوێت و هەرزانە، بۆیە خەڵکی زیاتر بەکاری دەهێنێت. یەکجار بەکاردێت و کۆتایەکەی لە زبڵدانەکان، پارکە گشتیەکان و لە کەنار ڕێگاکان و تەنانەت لە ئاوەکانیشدا کۆتایی دێت. لە ئەنجامدا پیسبوونی ژینگە ڕوودەدات کە بریتیا لە کەڵەکەبوونی کەرەستەی پلاستیکی تا ڕادەیەکی زۆر گەورە لە ژینگەدا کە دەبێتە هۆی زیانگەیاندن بە ژیانی زیندەوەرە جۆرە و جۆرەکان و تێکچوونی هاوسەنگی ژینگە. ئەم جۆرە پاشماوەیە تا هەزاران ساڵ تێدەپەڕێت، شینابێتەوە و زیانێکی کارەساتبار بە ژینگە و بەرگەهەوە و تەندروستی مرۆڤ و گیاندار و ڕواک دەگەێنێت. زیانەکانی بوتڵی پلاستیک خۆی دەبینێتەوە لە پیسبوونی ژینگە. ئەگەر دروست لەناو نەبردرێت لە ئۆقیانوس و ڕووبارەکاندا کۆ دەبێتەوە و زیان بە زیندەوەرە ئاویەکان دەگەێنێت. گەر لە خاکیشدا بمێنێتەوە زیانی پێدەگەێنێت، چونگە چەندین سەدە دەخایەنێت تا شی دەبێتەوە. کاتێک شی دەبنەوە مادەی کیمیایی دەردەکەن کە مەترسیدارن بۆ تەندروستی و ژینگە و گیان لەبەرە کێویەکان. هەندێک لەو مادە کیمیایانەی کە لە کاتی سووتاندنی پاشماوی پلاستیکیدا دەردەچن شێرپەنجە دروست دەکەن، وەک دایۆکسین کە ژەهراویە بۆ مرۆڤ، دەکرێت لە ڕێگەی بەرکەوتن بە دووکەڵەوە هەڵمژرێت و دەتوانێت لە جەستەی مرۆڤدا کۆ ببێتەوە یان بۆ کۆرپەلا بگوازرێتەوە. دەکرێت بکەوێتە سەر بەرهەمە خۆراکیەکان و ڕاستەوخۆ بۆ مرۆڤ بگوازرێتەوە. مەترسیدارە بۆ تەندروستی مرۆڤ. گەورەترین مەترسیش لە دووبارە بەکارهێنانەوەیەتی. زۆرجار دەبێتە هۆی ژەهراوی بوون و هەوکردنی توندی گەدە و ڕیخۆڵە و برینی گەدە. گازی زیان بەخش دەردەدات و دەچێتە ناو بەرگە هەواوە، بەشدارە لە گۆڕانی کەشوهەوا. ئەو گەردی لە پلاستیکیە وردانی کە بە مایکرۆپلاستیک ناسراون کاتێک لەلایەن ئاژەڵە دەریایەکانەوە قوت دەدرێن، دواتریش مرۆڤ ئەو ئاژەڵە دەریاییانە دەخوات وەک ماسی دەگوێزرێتەوە بۆ مرۆڤ. وادادەنرێت کە بەشدارن لە گەشەکردنی هەندێک نەخۆشی، بە تایبەت هۆکاری شێرپەنجە و تێکدانی هۆرمۆنەکان. هۆکارە بۆ کەمبوونەوە و لە ناوچوونی دارستانەکان تا زیاتر بەکاربهێنرێن. دارەکان زیاتر دەبڕدرێن بۆ ئەوەی شوێن بۆ دامەزراوە و کێڵگەی پاڵاوتنی نەوت بکرێتەوە و بەکاربێت لە دروستکردنی پلاستیکدا.